ببورە ئێمە لە ڕاستە خۆداین ببورە ئێمە لە ڕاستە خۆداین باشە ئێمە لە ڕاستە خۆداین. لە هەرێمی کوردستان تا دێت پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەنگی ئازاد ڕوو لە زیادبوونە بەوتەی ڕێکخراوێکی تایبەت بە چاودێری ڕەوشی پەیامنێر و ڕۆژنامەنووسان تەنها لە ساڵی 2021دا لای ڕێکخراوەکە 376 حاڵەتی پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەستگا میدیاییەکان ئەنجام درراوە. ئامارەکان بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی یەکجار زۆر لە هەڵکشاندندایە. پشکی شێری ئەو پێشێلکاریانە بەر دەستگا ئەمنیەکان دەکەوێت دوای ئەوانیش پەرلەمانی کوردستان و دواتریش ئەو پێشێلکاریانە دێن کە لەسەر بنەمای جیاکاری ئەنجام دراون. تەنها لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لە هەر چوار پارێزگایەکانی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە 376 پێشێلکاری بەرامبەر بە 564 ڕۆژنامەنووس و دەستگایەکانی ڕاگەیاندن ئەنجام دراوە. زۆرترین پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەلایەن ئەنجام دراون. ئەوانیش بە پلەی یەکەم هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و بە پلەی دووەم پەرلەمانی کوردستان دێت کە بەرزترین پێگەی یاسادانانە لە هەرێمی کوردستان. هەروەها هەبوونی جیاوازی لە نێوان دەستگایەکان لە کاتی ڕۆماڵکردن و بەشداریکردنی میدیاکان لە کار و چالاکیەکان بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بە پلەی سێیەم پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دێت. لای خۆیەوە پارێزگاری هەولێر پەیوانیە دۆخی ڕۆژنامەگەری و ڕادەربڕین خراپ بێت و دەڵێت ئەگەر بەدیقەتەوە لە راپۆرتەکە بڕوانرێت لە هەندێک جێگا هەست بە ئیجابی بوون دەکەی. فراهەمکردنی ئازادی ڕادەربڕین و بواری ڕۆژنامەگەری یەکێک لە بنەما ئەساسیەکانی حکوومەت و هەنگاوەکانی حکوومەت بووە. ئەگەر زۆر بە دیقەتیشەوە تەماشا راپۆرتەکە بکەین کە ئەوەندەی لە ماوەی کووردا دیقەتماندایە ڕاستە ژمارەکە لە جەمەعدا گەورەیە بەڵام ئەگە خوردی بکەیەوە زۆر زانستیانە تێی بڕوانی لە هەندە جێگاشدا هەست بە باشی دەکەی. ڕێگە پێنەدان لە ڕووماڵکردن نەک بابەتێکی سیاسیە، بابەتێکی زانستیە پیشەییە ناتواندرێ بە عەفەوی دەستگای ڕاگەیاندن بێ هەموو ڕووداوێک ڕووماڵ بکە و ڕاستەوخۆ بگوازێتەوە. بۆچی؟ لە زۆرینەی راپۆرتەکانی ڕێکخراوە پیشەییەکاندا دەردەکەوێت تۆڕی پەیامنێرانی پێیام لە ناوچە جۆربەجۆرەکانی هەرێمی کوردستان زۆرترین پێشێلکاری و ڕێگریان بەرامبەر کراوە ئەمە جگە لە دەستگرتن بە سەرکەلوپەلی ڕۆژنامەوانی و هەندێک جاریتر شکاندنیشی کە لە زۆرترین حاڵەتی پێشێلکاریش لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.